ئەم ئاوازەش تازەیە هەر لە دانیشتەکەی کاکە سیۆ سۆرانی خۆشەویست بە تێکستی کاکە حوسێن شەیدای خۆشەویست یاڵە بژین ئەی بیرت دەکەم بەڕادەی نیشتیمان خۆشم دەوێ هۆگرت بووم بە قەدەر دڵ و گیان خۆشم دەوێ ئەی با قەدەر مانگ و خۆر و ئاسمان خۆشم دەوێ تۆم دەوێ بۆ مردن و بۆ ژیان خۆشم دەوێ ئەی هیچ کات بێزار نابم لێت بێوچان خۆشم دەوێ تا وەک پیرێدار بڕۆم بە گۆچان خۆشم دەوێ ئەی خۆشم دەوێ خۆشەویست گوڵی جوان خۆشم دەوێ لێشم دووربی بە مەودای دابڕان خۆشم دەوێ باوەڕکە کاکەسیۆ بەقەی چاوم خۆش مەوەی یاخوا هەردەم دڵخۆش بی برام ئەوەم لێ دەوەی یاخوا هەردەم دڵخۆش بی برام ئەوەم لێ دەوێ یاڵا ئەی هێندە بڕوان پێکردی بڕوان بە خۆم نەمابوو لە پێناو ئەشقی تۆدا گشت دنیام وەلا نابوو ئەی لەگەڵ تۆ ژیان کردن خۆم وەک پێمیر و شابوو نەمزانی زۆر بێوەفای دڵ لەوەت بێئاگا بوو ئەی نەفرەت لەو دڵە شێتم کە هێندە بۆت شەیدا بوو لە پێناو ئەوینی تۆ ماڵی دڵم خەراب بوو ئەی ئەوەندەم خۆش دەویستی دڵ بۆ تۆ بێم دانابوو ئەوەندەم خۆش دەویستی دڵم بۆ تۆ دانابوو بەڵام ئەشقی تۆ بۆ من نەتیجەی هەرو بێوەفا بوو ئەی هەنگاو ئەی دەردەدوێنم نەڵێی لێم بێئاگا بوو سیۆ تۆش وەکو هونەر نەڵێ یار بێوەفا بوو ئەی کاک شێرزادی کەندۆرێ یاری من بێوەفا بوو شەرتە دێمە ئەوروپا با هەر بڵێن نەزان بوو ئەوەش بۆ میلان سپۆرت بەندم پێشکەش بە تۆ بوو ئەی بێوەفا دڵمت شکان لە ژێر پەردەی شەرمدا بارانی بێوەفایت دەبارێ بەسەرمدا
ئەی تیری نیگای سەحراویت ڕۆچوو بە پەیکەرمدا ئازاری دووریت دەدا لە ناخ و جگەرمدا ئەی خەیاڵی جێژوانی تۆ بڕواناکەم بەرمدا غەرقم لە ناو گێژاوی ئەوینی دلبەرمدا ئەی غەرقم لە نێو جێژاوی ئەوینی دلبەرمدا باسی ئەشکی تۆ دەکەم لەگەڵ دەور و بەرمدا ئەی تۆ دڵڕەقی جێت نابێ لە دڵێکی نەرمدا ناگونجەی بێوەفایی لە ئەشقێکی گەرمدا ئەی کاکەسی و سۆرانی بەڕاستی گەلێک مەردا دایم لە من دەپرسێ وەفادارە بۆ بەندا ئەی هەنگاو ئەی دەربۆت ئەڵێم وا گەرمی ئەکەم گەعدا چی دوژمنی هەنگاوە پێی دەڵێم زۆڵە کووردا ئەی کاک شێرزادی کەندۆرێ نەڵێی بۆ ناوم نادا ئەو خوایە بیپارێزێ لەوەی کە بەڵاو دەردا ئەی ئەو خوایە بیپارێزێ لەوەی کە بەڵاو دەردا ئەوەش بە خۆشی میلان بەندی میلان سپۆرتە ئەی بژی بەرزان مستەفا ئەو عەسبە بلیمەتە کوردستان کۆنتڕۆڵە لەگەڵ ئارام تەنیادا ئەی هونەریش زۆر خەتەرە گەر بێ وەک جاران بکە بژی مەندە دیزاین ئەویش تەسویرمان دەکا بژی مەندە دیزاین ئەویش تەسویرمان دەکا جان جان ئەی خودا بگە بانام هانام بۆ تۆیە ناوە دڵی پڕ لە زارم بۆ بەرقاپیت کشاوە ئەی بێزار بووم ئەلەم ژینا هیچ خۆشی تیا نەماوە هەموو ساتێ دڵتەنگی و دڵخۆشی ناوە ناوە ئەی بەڕوو گەنجم و پیرم عومرەکەم هەشتا ساڵە ئەوەی ناخم دەبینێ بانگم لێ دەکا خاڵە ئەی عاقیبەتی چی ئەبێ کە عاڵی من بێ عاڵە لەوە دەی بەجێ تۆشتم بۆتە دۆزەخ ئەم ماڵە ئەی گوڵزاری خۆشەویستم دڵم لای تۆ مناڵە لە دووری دووڕێک ئەکرێ فکرۆشی جەنجاڵە ئەی
کە دەیتا بەرامبەرم چی بکەم زمانم لاڵا ناڵم لەم شەوە بۆچی ناخم وەکو ڕۆمانە ئەی کە دەیتا بەرامبەرم چی بکەم زبانم لاڵا تەناپڕ لە وشەیە ناخم وەکو ڕۆمانە ئەی تێناگەم لە دڵ ڕەقیت نوێژ و ڕۆژم بەتاڵا شکاندنی دڵی من شکاندنی دڵی من وەکو کوشتن و بڕانە ئەی گەرتووە باشتت دەوێ وەرا دڵی من خۆشکە جار جار ماچێکم کەیە جار جار ماچێکم دەیە بۆ ئەو دنیات خێرێکە ئەی وەک ساوا باوەشتەکەم بەلای لایەت شیرم کە بۆت عەشقێکی من شێتم وەرە کەمێ گەورەم کە من بۆ تۆ عەشقێ شێتم وەرە کەمێ گەورەم کە Hit.